ئێستا لە چارەسەری نوێەکان بۆ نابیستان لە کوردستان تیمێکی ئەمریکی چارەسەرێکی نوێ بۆ نابیستان دەخەنە ڕوو لەگەڵەوەش شێوازە نوێەکان بۆ چارەسەری مناڵان لێرەدا ئەخەنە ڕوو بۆ مەبەستە ئێمە میوانداری زۆر بەڕێز خاتو شیلان حەسەنمان کردووە کە سەرۆکی ڕێکخراوەی پەروەردەی هاوچەرخە لە کوردستان خاتو شیلان فەرموو. فەرموو خاتو. بەخێر بێت. بانی باش. بانی باش خاتو. بانی باش. زۆر سپاس. فەرموو. بەخێر بێت. زۆر سپاس. بەخێر بێت. بانی باش زۆر سپاسانەکەم سەلامەت. خاتو شیلان سەردا تا پێمان بڵێ بیرۆکەی لەگەڵ ئەو ڕێخستنە لەگەڵ ئەو ڕێکخراوەیە کە بێن بۆ ئێرە بۆ چارەسەری نابیستان چۆن بوو؟ زۆر چاکە ئێمە ڕێکخراوی پەروەردەی هاوچەرخ بۆ کوردستان هەمیشە بە پەرۆشەوە یعنی حەزەکەین کە خزمەت بە کەمەندامان بکەین. ئەم جاریان ویسمان خزمەتی نابیستان بکەین. هەر بۆ بوونەوە ڕێکخراوەکەمان بانگێشتی ڕێکخراوی دەف دیفای ئەمریکی کرد کە تیمێکە پێگاتۆ لە تیمێکی پزیشکی بۆ کە ئیشەکەن بۆ نابیستان. هەر بۆ ئەو مەبەستە لە مانگی 11 2022 سەردانی کوردستانیان کرد. بۆ هەروەها لەم کاتە بەڕێز خاتو شاناس خانمێکەمی عێراق هاوکاری کردین پشتگیری کردین زۆر سپاسیەکەین بۆ ئەو ماوەیە. ئەم تیمە هاتن بۆ پەیمانگای هیوای نابیستان لەوێ تقریبا 50 مناڵی نابیستان بینی و پشکنینی گویان بۆ کردن و سەماعیان بۆ دانان. بەڵێ لە هەمان کاتە لەو کاتەشە دەورەیەکیان هەبوو بۆ مامۆستایانی پەروەردەی تایبەت بۆ مناڵانی نابیست. باشە زۆر کات دەڵێن هاتنی ئەو تیمانە هەمووی کەسانی لێ هاتوو لەوانەیە کەسانی ڕاهێنرا بوون لە کانسانێک بن کە لەوانێت لەو باوەڕەیە پسپۆڕێکی خۆیان هەبێ کەم تیمە هاتوون خاتو شاناس پێشوازی لێکردون و ئاشنای کردوون بە ئێوە بۆی کە بتوانن بە شێوەیەکی باش کاریان لەگەڵا بکەن و بە تایبەتی بۆ منداڵانیشە لە سەرەتای تەمەنەوە ئەگە گرفتین بیستینیان هەبێت چۆن بتوانن چارەسەریان بۆ بدۆزنەوە. ئەوان کە هاتن خولەکانیان چی بوو و ئەو چارەسەری کە پێیان بوو تا چەند سوودی بۆ مناڵانە بە گشتی گەیان و ئایا ئەمە بەم جارە تەواو بێت یاخو ئەتوانن جاری کەش بێنەوە بەردەوام؟ بەڵێ بۆ جاری یەکەم کە هاتن لە مانگی 11 مناڵەکانیان بینی مناڵی تایبەت بوو ئەم سەردانی یەکەم تایبەت بوو بە مناڵانی پەیمانگای هیوای نابیستان. ئەو مناڵەکانیان زۆربیان بینی بەڵام ئەو مناڵانی کە قەوقاییان بۆ دانرا بوو سەماعی داخلیان بۆ دانرا بوو ئەو شمولی نەئەکردن چونکە عملیاتیان بۆ کراوە. بەڵام ئەو مناڵانی کە یعنی کەم بیست بوون لەو کە بوو ئەوان زۆر ئیسفادەی هەبوو ڕاستیەکەی پشکنیان بۆ کردن و ئەو سەماعیان بۆ دانان. لە دوای ئەو سەردانە ڕاستیەکەی هەستمان کرد مناڵانی تریش پێویستیان بەوە هەیە. لەبەر ئەوە بۆ جاری دووهەم هەستاین بە بانگێشکردنەوەی ئەم تیمە بۆ کوردستان. ئەو بوو لە مانگی حوتا هاتن لە 2 حوتەوە تا 5 حوت لێرە بوون لە سلێمانی بوون بەڵام لێرە لە ڕێگەی کاروباری کۆمەڵایەتیەوە داوامان لە کاروباری کۆمەڵایەتی کرد کە هاوکارمان بن بە کۆکردنەوەی ئەو مناڵانی کە پێویستیان بۆ حاڵەتە هەیە بۆ بیستەرە هەیە. هەر بۆ بوونەوە لە مناڵانی کەلار چۆمچەماڵ دەربەنی خان سێسار کەمێکی هەڵەبجە ئەوانیشمان بەشداری پێکرد و نزیکەی 50 مناڵیان بینی و سەماعەیەکی کوالیتی باشیان بۆ دانان. ئەلحەمدوللا یعنی ئێمە زۆر خۆشحاڵین بەوەی کە زۆربەی دایک و باوکەکان یەکسەر بۆ شەو تەلەفۆنیان بۆ کردینەوە یعنی کە پیان ئەزانیان و چەند سوودیان لێ وەرگرتووە هەتا یەکێ لە خێزانەکان وتی کە ڕۆشتوونێتەوە لە سارەکەم گۆرانیمان لیاوە یەکسەر مناڵەکە هەستی پێ کردووت وەکو چۆن خۆشبەخت بوو چەپڵەی لیا و ینی زۆریان پێخۆش بوو ئەوە گەورەترین خۆشی بوو بۆ ئێمە. زۆر باشە ئەوانەی کێن بۆ ئەوەی کە پشکنین ئەکەن ئەو مناڵانن تەمەنەکان دیاریکراوە یاخود دەبێت لە تەمەنی چەند تا چەند بێت؟ زیاتر ینی ئێمە شەکانمان بۆ مناڵ بوو هەتا وەکو 20 ساڵ بوو ینی بەڵێ خۆش 10 ساڵ بەڵام بەس لە جاری دووەما کردمانە تا 20 ساڵ. ئەماژەت بووە کە لە جاری پێشوشە ئەین پێش ئەمەش ئەم ڕێکخراوە سەردانی سلێمانی کردووە لەو کاتەیە پشکنینی بۆ چەند مناڵ کرد و ئەنجامەکەی چۆن بوو؟
لە جاری یەکەمە هەر بۆ 50 مناڵ لە جاری دومیشا بۆ 50 مناڵ کەواتە لە کوردستانە لە ماوەی ئەم ساڵە 50 مناڵ سوودی لەم تیمە وەرگرتووە و پشکنینی بۆ کراوە و سەماعی بۆ دانراوە بەڵام هەندێکیان سەماعیان کە بۆ دانەنرا پشکنینیان بۆ کرد سەبەبەکەی ئەوە بوو کە پێشتر عملیاتیان بۆ کراوە بەشمولیان ناکرد ئەمە بەبێ جیاوازی ئێوە توانیتانە هەموو ئەو مناڵانەی بەبێ جیاوازی لە ڕێگەی کاروباری کۆمەڵایەتەوە زۆر سپاسی کاک بەستوونەکەین کە زۆر هاوکارمان بوو بە کۆکردنەوەی مناڵەکان هەروە کاک ژیلوان لە کاروباری کۆمەڵایەتی کەلار ئەویش مناڵانی بۆ ناردین دەربەنی خان چمچەماڵ ئەوان یعنی بەڕاستەکەی ئەوانی کە مستحق بوون ناردویانە بەبێ هیچ جیاوازێک بەبێ هیچ ناسراویەک ینی ئێمە دڵخۆشین بەوەی کە مناڵەکان بۆ شێوەیە هەڵبجێراوە لەگەڵ دانانی ئەو سەماعەیە بۆیان بووی کە بتوانن بە باشی گویان لە شتەکان بێت ئەم مناڵە لەوانەیە زۆر جار پێویستی بە ڕێنمایی بۆ دایک و باوکەکان هەبێت کە چۆن بتوانن مامەڵەی لەگەڵا بکەن چکە ئەم مناڵە لەوانەیە پێویستی بۆ بێ بیشۆیت ئەم مناڵە پێویستی بۆ بێ زۆر جار بخەوێت ئەم مناڵە چۆن ڕێنماییانەیە کە ئەم سەماعەیە بەکاربێنن وەڵێ بێگومان لە کاتی دانانی سەماعەکەیە ڕێنماییان ئەیە کە ئەم سەماعە لە کاتی نووسینەوە خۆشتنا ئەبێت دەربێت و چۆن بەکارێت و چۆن پاتر ئەو ڕێنمانیان ئەیە و دووسێت هەر پاتریشیان لەگەڵا ئەیە بۆ زۆر باش بەڵێ بۆی کە بەکاری بهێنەوە ئەم تیمە تاکی لێرە ئەمێنێتەوە و چارەسەرەکان تاکی بەردەوام ئەبێت ئەم تیمە لە ڕۆژی پێنجشەمە کۆتاییان نهێنا بە ئیشەکانیان لە کاتی ئێستاە چون بۆ هەولێر لەوێ ژمارەیەک لە مناڵانە بینن لە پاشانە بۆ دهۆر باشە ئەوکو ڕێکخراوەکەی خۆتان کە تۆ سەرۆکی و ڕێکخراوەی ئەمە کارێکی زۆر مرۆیە هەوڵتان ناوە کاری تر بۆ خاون پێداویستی تایبەت بە دەرلەوە بۆ کۆمەڵە کەسی تر بکەن بێگومان ڕێکخراوەکەی ئێمە هەر لە سەرەتای دامەزرانیەوە ڕێکخراوی پەروەردەی هاوچەرخ هەرچەندە پەروەردەیە بەڵام لە ڕووی پەروەردەیەکەوە کە چۆن خزمەتی مناڵانی کەمەندامەکە و پێشتر ئێمە ئیشمان کردووە بۆ نابینایان ڕاستەکەی لەسەر ئاستی عێراق ئێمە هەتاکو ئێستا سلەیمانی یەکەم شار بووە کە توانوێتی بەشێک لە کتێبخانەی گشتیمان جیا کردەوە تایبەتمان کرد بۆ نابینایان کە پێکهاتووە لە 600 کتێبی برایمان بۆ دابینکردن بۆ 3 کۆمپیوتەر و جیازێکی سمارتمان بۆ هێنان ئەوە هەل لە ئەمریکا ومان هاتەوەی ژێر کاتێک کە کتێبێکی ئاسایی خەیتە بەردەم ئەتوانێت بۆت بخوێنێتەوە بە سەوتی بۆت بخوێنێتەوە ئەم ڕێکخراوە پاڵپشتی چێە چۆن نەتوانن هاوکاریەکان ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی خۆبەخشە ئێمە هەر خۆمانی زۆر باشە لە پلانتانانیە بۆ جایی داهاتوش لەگەڵ بەڵام لەکە ببوورە بەڵام لە کاتی هەندێک جار پێویستە ینی پێویستمان بە هەندێک یارمەتی هەیە بۆ دابینکردنی هەندێک شتی زیاتر ئەوە ڕێکاگرینە بەرم ئێستا وەکو باسم کرد لە سەردانی یەکەمی ئەم تیمەیە بە خاتو شاناسخانمانوت ئەوە هاوکاری کردین لە کاتی دانانی مەکتەبەکە پارێزگاری سلەیمانی و قەیوان ئەوانە هاوکاریان کردین کە چەند شتێکیان بۆ دابین کردین یعنی ئەو هاوکاریانە ئەبێت بەڵێ و لە هەمان کاتی شاهرە حەزم کرد کە بۆ ئیشی زیاترمان بۆ نابینایان کتێبی سەنڕایزی پۆلی 11-12مان بۆ کردن بە برایل ئەژە لە بەریتانیاوە لەگەڵ ڕێکخراوێکا کۆنتاکتمان کردن و پێ کرد و بەنهەجەکەمان بۆ نرد و بۆیان کردن بە برایل و بۆمان هێنانەوە زۆر باشە لە ئێستا ئەم ناڵانەی کە چارەسەریان وەرگرتووە بەڵام لەوانەیە بەشێکی دیکەشمان بێت کە چارەسەریان وەرنەگرت بوو ئاواتە خواز بن بۆی کە لەم سنتەری ئێوە لەگەڵ ئەم تیمەیان چارەسەر وەربگرن دایکان و باوکان یاخود ئەو کەسانە خۆیان داواکاری ئەوەیان نییە کە دووبارەیەوە هەوڵ بن لەگەڵ ئەو تیمەیە ینی زۆر لایەن پەیوەندیان کردو زۆر کەس بە پەرۆشەوە داوایەکات ئیشەڵڵا بزانین هەڵڵین باسەکەی لە ساڵی ئەم ساڵە 2 جار هاتن بەڵێ ئەو دابینکردنی سەماعە بۆ مناڵانە بەبێ بەرامبەر بوو یاخود بێ بەرامبەر کواڵیتێکی زۆر باشیش بوو سرچمان کردووە ینی لە ئینتەرنێتە ینی کواڵەتەکەی زۆر باشە هەتا ینی ئەتوانێت ئەم جاری ئەخیران کواڵەتەکەی زۆر باشتر بوو لەوەی یەکەم ئەتوانێت سەر ینی بە بلوتوس کۆنتاکت بێ لەگەڵ مۆبایلەکەی گوێ لە هەندێک فیلم و گۆرانی و میوزیک و ئەوشتانش بێت ئەمە زیاتر بۆ ئەم بۆ کەسانی کە کەم بیستنیا ڕێژەی بیستنەکەیان کەمە ئەمە زیاتر سوودی لێوەرەگرن بۆ شێوەیە باشە ئەم تیمەیە خات و شیلان لەگەڵ ئەوەی کەم پێداویستیانیان بۆ مناڵان دابین کردووە
خولیجان نەوتەوە کە کەس چەند کەسێکی لای خۆمان ڕابێنن بۆی کە بتوان نەگەر ئەوانەگەر جارێکی تریش سەردانیان نەکردەوە ئەمان بتوانن گرفتەکانیان بۆ چارە لە ڕووی پزیشکیەوە لە ڕووی کەسانی شارەزاوە لە ڕووی چەند کەسێکەوە کە ڕاهێنراو بن بۆی کە بتوانن کارەسانی بۆ بکەن لە ڕێی ڕێکخراوەکەیەوە بیاخ لە ڕێی ڕێکخراوێکی ترەوە. ڕاستەکەی خۆی لای خۆشمان هەیە ینی کە پشکنین بۆ گوێ بکەن ئەو سەماعەدانن بەڵام ینی سوودەکەی ئەمە چی بوو ئەو پشکنینە هەم دابینکردنی ئامێرەکە بە بێ بەرامبەر بوو ینی ئەوە خزمەتەکە لەوایە ینی باشترین کواڵیتی باشترین جیاز کە هانویانە پشکنینیان بۆ کرد ینی زۆر بە تەحملێکی بەدڵێکی گەورەوە تعاملیان لەگەڵ ئەو مناڵانە کرد هەندێک لە مناڵەکان لەگەڵەوەی نابیستیش بوون ئۆتیزمیش بوون یعنی قورسە ئەوەی کە بتوانێت دداینی پشکنینی بۆ بکەیت ئەوان بە چەندەها ڕێگا ینی یاریان هێنابوو هەتاکو لەگەڵیانە وردەوەدا خەریک بوون لەگەڵی هەتاکو بتوانێت ئەو پشکنینەی بۆ بکەن ئەوی پشکنیان بۆ کرد و اینجا سواندا شکر لەگەڵ ئیشکردن لەگەڵ ئەم تیمە ئەمریکیە لە پلانتانانیە لە داهاتوودا لەگەڵ پسپۆرانی وڵاتەکەی خۆمانە کاری خۆبەخشی ئەنجام بن چردنی هەر بۆ نابیستان بێت بۆ کەسانی دیکەی خاوەن پێداویستی تایبەت ئیشەڵڵا ئیشەڵڵا زۆر باشە لەگەڵ ئەوەشا ئێمە بەدەر ئەمە یەکەم کارتانە کە کردی بێتەوە کوڕێکخراوەکەتان یاخو پێشتر چ کارێکی نەخێر نەخێر ناڵم ئێمە لە 2009 بەشێکمان لە کتێبخانەی گشتی دانا بۆ نابینایان باشە ئەمە یەکێک لە ئیشەکانەوە کتێبی برایل عینە شێروە لە مانگی نۆشە بە هەمان شێوە ڕێکخراوەکەمان وەکو کوردستان بەشداری بە نابینایەکەکە لە فیستیڤالێکی هونەریە فیستیڤالێکی میوزیکە کە نابینایەک کە توانای مۆسیقا و گۆرانی هەیە بەشداری پێەکەین لە میسر کە بۆ ئەوەی بەشدار بێت لەو فیستیڤالە. سەرپاچکە لە چارەسەر پزیشکەکە تا چەند دڵتان خۆشە کە ئەو مناڵانە ئەبینن کێن لەوێ چارەسەر وەرەگرن بە شێوەیەکی هۆڕایی بۆ ئەوان پشکنینەکانەکەن تا چەند دڵتان خۆشە بێ بەو کارە هەستێکی زۆر ینی خۆشترین هەستەکە لەو کاتەیە کە ئەبینی کە مناڵێک کە ئەو سەماعەیە لەگوێ کات و کاردانەوەی هەیە. ئەوت بۆ دایک و باوکەکانیش هەمان بوو ینی دایک و باوکی دەستیانە کرد بە گریان باوەشیان پیا کردین بەڕاستی ینی زۆریان پێ خۆش بوو زۆر پیان ئەزانی کاتۆ کارێکی مرۆڤایەتی زۆر گەورەکەتە لەوێ بتوانین دڵی کۆمەڵە کەسانی دیکە خۆش بکەیت. بەڵێ پلانتان چیە بۆ داهاتوو چۆن کارەکە لەسەرەوەی کە هەم لە ڕووی تەندروستیەوە بێ هەم لە ڕووی کۆمەڵە کاری مرۆیی ترەوە بێت بۆ داهاتوەر وەکو پێم ڕاگەیاندن بۆ ماینەوە ئەو چالاکیمان هەیە و لە هەمان کاتیشا ئیشێکمان هەیە بۆ نابینایان ڕێکەوتنیەکمان هەیە ڕێکەوتنی مەراکێشی پێڵەنکە لەگەڵ ڕێکخراوی بیپۆی نێودەوڵەتیە کردومانە ئێمە وەکو ڕێکخراوی پەروەردەی هاوشێرک لەگەڵ ئەو ڕێکخراوەیە واژومان کردووە ئەو ڕێکەوتنامەیە کە ئەوەش چییە بەشداریکردنە لە کتێبخانەیەکی دەنگی کە پێوتە کتێبخانەی ABC ئەمە تایبەتە بە بگورە بە نابینایان و بۆ ئەو کەسانی کە دەستیان ناتوان کتێب بگرن یعنی هەر بە سەوت بتوانن کتێب بخوێنەوە ئەم کتێبخانەیە تقریبا پێکاتوە لە 280,000 کتێبی ئینگلیزی 140,000 کتێبی عەربی بەڵام ژمارەی کتێبە کوردەکان کەمە بەداخەوە 50 کتێبە بەڵام بەزێ زۆر سوودی ئەبێ خاستن بۆ ئەو تەلەبە نابینانەی کە لە پرۆسی خوێندنان لە بۆ ڕسێر بۆ ئەوەی راپۆرتێ بکەن یا ئەو کەسانی کە دەستیان ناتوانێت ئیشکات ئەوانە زۆر سوودی لێ ئەبینن یا زۆر جار خۆشمان حەزەکەین گوێمان لە کتێبێکی سەوتی بێ کە بیخوێنینەوە ئێمە پێشداریمان کردووە لەو ڕێکەوتنامەیە بەڵام لەگەڵ چێ؟ لەگەڵ ڕێکخراوی ویپۆ ینی ئەمە کە بەشێکە لە ڕێکەوتنامەی مەراکێش کە ئەمە تقریبا 125 وڵات بەشداری تیا کردووە عالمیە کە پشگیری لە ئیش بۆ کەمەندامەکات بە تایبەتی بۆ نابینایانە بەڵام ئێمە لێرەوە من داوا لە بەڕێز سەرۆکوماری عێراق لە بەڕێز خانمی یەکەمی عێراق هاتوو شانازخانەکەین کە هاوکارمان بێ کە ئەم ڕێکەوتنامەیە بکاتت لەسەر ئاستی وڵاتی عێراق کە بەڕێزیشان واژووی لەسەر بکەن تاوەکو ئەم کتێبخانەیە کە سەر تاسەری عێراق سوودی کەمەندەمانی نابینایانی عێراق سوودی لێ وەربگرێت ئێمە وەکو ڕێکخراو کردومانە بەڵام کتێبەکان وەکو ڕێکخراو ینی
محددە کەمە بەڵام ئەگەر بچێتە ئاسی عێراقەوە لەو کاتە کتێبەکان زۆرە بێ یعنی خزمەتێکی زۆرە بۆ کەمەندامان بۆ نابینایان بۆ ئەو کەسانی کە ناتوان کتێب بگرن بەدەستەوە هیوادارین لێرەوە ئەو پەیامەمان بکات. باشە کاتە سەر کۆمەڵکاریەکە مرۆڤایەتی زۆر گەورەیە کە تۆ بتوانیت بەڕێ ئەوەی کە خواکە و بەهرەی پێ بتوانین دڵی کۆمەڵە خەڵکی تر خۆش بکەیت چ ئەو مناڵانە بە یاخود کەسوکاری ئەو مناڵانەش دڵیان خۆشە بێ لەو کاتەیە. دەست خۆش بێ سپاس بۆ سپاس بۆ ئامادەبوونێت سپاسدەین هەر بەردەوام بێ بۆ کاناڵی کورسا دەستی ئێوەش خۆش بێ زۆر سپاس. ئەمە وای سەرکەوتنتان بۆ خوازیین زۆر سپاس.